سڵای خۆی گەورەتان لێبێت بینەرانی بەڕێز من فەرمان حەسەن و بەرنامەی ڕێساتان پێشکەش دەکەم. بەڕێزان دوای مانگێک لە بەڕێوەچوونی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان نیوەی زیاتر لە خاکی کوردستان یاخود خاکی باشووری کوردستان لەدەستدرا. حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە نیوەی سەرچاوی داهاتی خۆی لەدەستداوە. هەروە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دواخران. گرفت و قەیران و ئاسنگەکانی خەڵکی کوردستان زیاتر بوون و قوڵتر بوونەوە. بەشێک لە لایەنەکانی هەرێمی کوردستان پیان وایە حکوومەتەی ئێستا هەیە کە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا متمانەی زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستانی دۆڕاندووە و لەگەڵ عێراقیش دووساری شکستی سیاسی و سەربازی بووە و لەگەڵ وڵاتانی هەرێمی و نێودەوڵەتیش لە ڕووی دیبلۆماتیەوە پەیوەندیەکانی شکستی هێناوە. بۆ قۆناغی ئێستا ناتوانێت وەڵامدەرەوەی پێتاویستەکانی خەڵک بێت و بەردەوام بێت و دۆخەکە بخاتەوە شوێنی خۆی و کێشەکان چارەسەر بکات. ئەو لایەنانە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی با تاکە ئامرازی حەلی کێشەکان دەزانن بۆ قۆناغی ئێستا. حکوومەتی ڕزگاری نیشتیمانی چییە؟ ئەو حکوومەتە چۆن دەتوانێت لە ئێستا ببێتە ڕزگارکەری خەڵکی کوردستان لەو قەیران و کێشە و نەهامەتیانەی کە دەسەڵاتی سیاسی لە ڕابردوودا بۆی دروستی کردوون. پەرلەمانی کوردستان کە ئێستا بەشێک لە زۆرینەی خەڵکیان وایە لە ئاستی چاوەڕوانەکانی خەڵکی کوردستاندا نییە. ئەو پەرلەمانە دەتوانێت حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بۆ خەڵکی دروست بکات و قۆناغەکە بە کەمترین زیان تێبپەڕێنێت. بەڕێزان لەم بەرنامەی قسە لەسەر پێگەێنانی حکوومەتی نیشتیمانی یاخود حکوومەتی ئینتیقالی و حکوومەتی ڕزگاری نیشتیمانی دەکەین چۆن پێکدێکێ دەتوانێت پێکی بێنی ئەولەویاتەکانی چین دەتوانێت چی بۆ خەڵکی کوردستان بکات. لەگەڵ هەردوو بەڕێزان مامۆستا ئاسو حەمەشین مامۆستای زانکۆی و مامۆستای کۆلیژ یاسایە بەڕێزی وارەوە زۆر بەڕێز زانە ڕۆستایی بەڕێزی پسپۆڕی یاسایی و ئەندامی پەرلەمانی عێراقیشە لە هەولێرەوە لەگەڵمانە. بەڕێزان هەردوولاتان بەخێر بێن. مامۆستا ئاسو لە بەڕێزەوە دەست پێ دەکەم. حکوومەتی ڕزگاری نیشتیمانی چۆن پێکدێ ئەو حکوومەتە لە ئێستا دەتوانێت چی بکات لەناو ئەو هەموو کێشەیە کە دەسەڵاتی سیاسی خۆڵقان دوێتی؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ڕێزی تایبەتمان هەیە بۆ میوانە بەڕێزەکەت بەڕێز مامۆستا زانا هەروەها بۆ بینەرانی بەڕێز و خۆشەوی زۆر سوپاس بۆ برایانی بەڕێز و هاوکارانت. دیارە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی وەکو لە مەفهومەکەیدا دیارە یەکێکە لەو بنەما گرنگانەی کە ئێستا لە دنیاە پاش شکست خواردنی ئەو کابینە وزاریانە یان ئەو کابینە حکوومەتیانەی کە لەسەر حکومێن و هەروەها بە گوێرەی دەستور و یاساکانی نێوخۆی وڵات هەڵبژێراون کاری فەرمانڕەوایی و حکومداریان پێدراوە بۆ ماوەیەکی دیاریکرا و کە ماوەکەی دیاریکراوە جا بەپێی دەستوری هەر وڵاتێک کە ئەم حکوومەتە شکست دەخوا دەنگ و باسێک و دەنگۆیەک بڵاو دەبێتەوە لە نێو بەرەی ڕزگاری خوازی میلەتدا یاخود لە نێو حزب و لایەنە سیاسەکاندا کە بە زۆری ئەوانەی کە لەبەری ئۆپۆزیسیۆن بوونە دەنگێک پەیدا دەبێت داوا دەکات کە حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی دروست کرێت. دیارە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بۆ خۆی حکوومەتێکە وەکو پەرچەکردارێکە بەرامبەر بە هەڵەی ئەو کابینە وزاری کە لەسەر حکومڕانیە و هەروەها ئەو هەڵانەی کەوا نەیتوانیوەتیایە دەرباز ببێ و هەروەها شکستێکی گەورەی خواردووە جا چ شکستەکە لە ئاسی سیاسی بێ یا لە ئاسی دیبلۆماسی بێ یا لە ئاستی سەربازی و ئەمنی بێ. ئەوەی کە ئەمڕۆ لە کوردستانیشە بەڕاستی داوای دەکرێت و بانگەشەی بۆ دەکرێت کە حکوومەتی ڕزگاری نیشتیمانیە داوایەکی ڕەوایە چونکە بە گوێرەی ئەمە حقیقەتەن ئێمە گەر بگەڕێنەوە بۆ باڵاترین دەستور لەسەر ئاستی دنیادا کە میساقی نەتەوەی گرتوەکانە وسیفەتی ئیلزامەتی بە تایبەتی بەندی حەوتی هەیە کە بەسەر هەموو وڵاتانی ئەندام و نائەندامی نەتەوە گرتوەکانە لە بەندی حەوتدا ئیعتراف بەوە دەکا کە هەر وڵاتێک تووشی فەوزا و کێشە و کارەساتێکی گەورە دەبێت دەتوانێت حکوومەتی ڕزگاری نیشتیمانی دروست بکە. کاتی خۆی عێراق لە یەکێک لە سەردەمەکانە کە دوای ئەوەی کە سیادە بەناو بۆ عێراق گەڕایە و لە دەسەڵاتی ئەمریکا و هاوپەیمانانەوە گەلی عێراق و بە تایبەتی کورد لە سیاسەکان داوای حکوومەتی ڕزگاری نیشتیمانیان کرد. ئەم حکوومەتی ڕزگاری نیشتیمانیە بەڕێزان حکوومەتێکە بە حقیقت بۆ چارەسەرکردنی دۆخێکە کە لە کوردستانە یا لە هەر وڵاتێکا کە دروستە بێ و خاوەنی مەهامێکی دیاری کراوە و هەروەها یەکێک لە مەعالیم و شاکارەکانیەوە کە بێ حکوومەتێکی بەهێز بێ بەڕاستی چونکە گەر حکوومەتێکی لاواز بێ ئەوە ئەو کاتە ئێمە هەردەست لەوەی پێشوو نەدەین باشترە. بۆیە بەعکسەوە دەبێ ئەم حکوومەتێکی بەتوانا بێ و حکوومەتێکی سەرکەوتوو موفق بێت تا ڕادەیەکی زۆر. بەڵێ مامۆستا حکوومەتە دەتوانێت چی بکات لە ئێستاانی خەڵکی کوردستان زۆرینەی بەتەواوی ناومێت بووە لە دەسەڵات و حکوومەت و دەسەڵاتی بەڕێوەبردن لە ئێستا حکوومەتی ڕزگاری نیشتیمانی دەتوانێت چ شتێکی زیاتر بکات لەوەی ئێستا کراوە؟ حکوومەتی ڕزگاری نیشتیمانی حاڵەتێکی ناچاریە وە گوتم لەبەرەوەی ئێمە پەنامان بردبوو بۆ حکوومەتێک کە بە دیوارێکی بەتین و بە قووەتمانزانی و پشتمان بە ئاسانی پێوەدا بەڵام دەرکەوت کە ئەمە لەسەر حاڵەتی وشکەکەڵک هەڵچنراوە بۆیە لەبەرەوە
ئێستا ضرورەتێکی حتمیە کە ئەم حکوومەتە دروست بکرێەوە ئەم حکوومەتە چارەسەری ئەو کێشە قورسانە بکات کە بەڕاستی ئەم حکوومەت و کابینی هەشتی هەرێمی کوردستان نەیتوانی بیبە پێش بکەوێت و هەروەها ئەو دەموچاوانە بێنە پێشەوە کە زیاتر مەرغوبن لە ناو ئاستی جەماهیریە و لە ئاستی نێوخۆی عێراقا و هەروەها لە ئاستی دەرەوەشدا نەکەرەوە بە ڕێزانە جارێکی تر بێنەوە لاف و گەزافی برا گەورەتی لێ بدەن بەڵکو ئەگەر بمانەوێ حەل دروست ببێ و چارەسەر بکرێ وەکو ئەبینین لە ئاستی هەموو دنیاشا بە ڕێزان حکوومەتی ڕزگاری نیشتیمانی ئەگەر بمانەوێت سەرکەوتو موفق بێ ئەبێ لە هەموو چین و توێژولایەنەکانی تیابێ و هەروها حکوومەتێکی بچووکی دەسەڵاتدار بێ بە حقیقت بەمانای کەلیمە چووکە گەروانە بۆ ئەو کاتە بەڕاستێکی فەشل لە دوای فەشل بەدەستی دێنین و هەروەها چۆن کابینەی هەشت نێتوانی سەرکەوتو بێ ئەمیش بە هەمان شێوە ناتوانێت سەرکەوتو بێ بۆیە بێ دەنگەکان دلێرتر بکرێن و هەروەها هەوڵەکان جدیتر بکرێن و لە ئاستی بەیاننامە بەڕاستی دەربچێ بێتە سەر ئەرزی واقع و بەجددی بیر لەوە بکرێتەوە و ئەوانەی کە دڵسۆزی ئەم میلەتەن ڕێگە نەدەن لەوە زیاتر کە میلەتە بەو دەرد و ئاقاریا بڕوا بڕیارێک لەوە بدرێت کە ئەم حکوومەتە پێک بهێنرێ کەوە گوتم بەڕاستی تابعێکی قانونی دەولیشی هەیە و تابعێکی یاسایە هەرچەنە لە یاسای ناوخۆی وڵ هیچ وڵاتێکا باز نەکراوە چونکە ئێمە ئەزانین کە حکوومەت دروستەکرێ بە شێوەی مودەی دەوریە 4 ساڵە یا 5 ساڵە لە هەندێک وڵاتە بۆیە دەستوری وڵاتان باسی ناکات چونکە لەگەڵ حکوومەتێکدا دەستور کە ئیسیقراری هەبێ بەڵام حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بۆ چارەسەری ئەو کەلێن و تەنگەبەرانن کەوا دروست باشە دەست خۆشمان ساسۆ کاکزانە ڕۆستایی دێمە لای بەڕێزت حکوومەتی ڕزگاری نیشتیمانی لە مەرحلەی ئێستا چۆن دروست دەبێت یا خودت چۆن پێک دێت و حکوومەتی ڕزگاری نیشتیمانی دەتوانێت چی بۆ خەڵک بکات بەڵێ بە ناوی خۆی گەورە میهرەبان سڵاوڕێز بۆ جەنابتە مامۆستا ئاسۆ و بینەرانی ئازیزیش بێگومان حکوومەتی ڕزگاری نیشتیمانی لەم قۆناغەدا لەبەرچی بۆتە پێداویستێک لەبەرەوەی حکوومەتی ئێستا شکستێکی گەورەی بەسەر دۆخی سیاسی هەرێمی کوردستان داهێنا و بۆ هۆی ئەوەی کە قەیرانێک ڕووبدا لە نێوان هەرێم و بەغدا ئێستا ئەم قەیرانە بە شێوێکی وا قوڵ بووەتەوە کە سەرجەم مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان کەوتونەتە بەرمەترسی کەواتە ئەم حکوومەتی ئێستا تووشی شکستێکی گەورە هاتووە ناتوانێت ئەم قۆناغەت تێپەڕێنێ بگرە ئەگەر بەردەوام بێ زیانەکان بەردەوام دەبن ئەمە وای ئەو زەمینەیە کە وای لە هەندێک لایەن کردووە داوا بکەن حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی بێتە ئاراوە وی بتانی دوو کاری گرنگ بکە کاری یەکەم گفتوگۆ لەگەڵ بەغدا بڕێوە بە کاری دووەمیش سەرپەرشتی هەڵبژارنێکی پاک بکات لە هەرێمی کوردستان بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغا ئەمە پێداویستەکانی دروستبوونی ئەم حکوومەتێ بەڵام چۆن دەتوانێت حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی دروست بکرێ تاوان ئەمە چەند ئەزمونێک ئێستا لە ئارادا هەیە لە جیهانی عەرەبی لە وڵاتانەی کە پشەوی تێدایە و جەنگی تێدایە لە لیبیا حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی لە بەنغازی هەبوو دوای گواستیەوە بۆ ترابلسیش و لە یەمەنیش حوسیەکان لەگە عەلی عەبدوڵڵا ساڵح ئێستا حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانیان هەیە کە لە پەرلەمانەکەشیان دەنجی بۆ درا بەڵام هیچ وڵاتێکی جیهان مامەڵی لەگەر ناکات جگە لە دەوڵەتی ئێران هەر لە ئێمە حکوومەتێکی ترەیە کە لە دەرەوە دروست بووە هەرچەندە پەرلەمانی وڵاتەکەی خۆی دەنجی پێنەدا بەڵام هەموو وڵاتانی دنیا مامەڵە لەگەر ئەم حکوومەتە دەکەن کەواتە بەپێی بەم دوو ئەزمونە ئەتوانین برێن لە هەرێمی کوردستانی چەند ڕێگاکمان هەیە بۆ گەیشتن بە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی ڕێگای یەکەم ئەوەیە کە لایەنە حکومدارەکانی ئێستای کوردستان بگەنە قەناعەت کە بەڵێ حکوومەتی ڕزگاری نیشتیمانی پێویستە و بۆ ئەوەی چیتر زەرەرەکان زیانەکان بەردەوام لەبن ئەوە شوا دەخوازێ کە ڕێکەوتنێک بکرێت لە نێوان لایەنە سیاسەکانی پێکهێنەر لە حکوومەت لەگەر لایەنەکانی دەرەوەی حکوومەت سەرۆک حکوومەت بێتە پەرلەمان دەستە کار بچێشێتەوە بە دەستە کارچێشانەوەی سەرۆکی حکوومەت حکوومەتەکە بە هەڵوەشاوە لە قەڵەم ئەدرێ و سەرۆکی پەرلەمان لە غیابی سەرۆکێکی هەرێمی شەرعی سەرۆکی پەرلەمان ئەو کەسێک کە ڕێکەوتی لەسەرکرایە ڕابسپێرێ بە پێکهێنانی کابینێکی حکومی ڕزگاری نیشتیمانی ئەویش حتمما پێشتر هەندێک ڕێکەوتن کرایە و
هەندێک ناو ئامادەیە ئەمانە پێشکەشی پەرلەمان دەکەوت دەنجام بێدرێ و ڕادەست پێدرێن بەو دوو کارە سەرچیە کە یەکەمیان دۆستەی گفتوگۆ لەگەڵ بەغدا بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکان و پاراستنی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و هی دووەمیش کارکردنە بۆ هەڵبژاردنێکی نزیک هەڵبژاردنێکی پەرلەمانی نزیک بۆ گەڕانەوە بۆ باری ئاسایی. ئەمە حاڵەت یەکەم دەستە کارکێشانەوەی سەرۆکی وەزیران بە پێ ڕێکەوتنێک ئەگەر ئەو نەیکرد زۆرینەی پەرلەمان بتوانێت متمانەوە گرێتەوە لە حکوومەت کە لە حاڵی حاضردا بۆ پێکهاتەی پەرلەمانی کوردستان ناتوانرێت پەنا بدرێتە بەر ئەم ڕێگایە و بەبێ قەنەعەت پێهێنانی هەردوو لایەنەکە. حاڵی سێمیش ئەوەیە کە لایەنەکان وەزیرەکانی خۆیان بچێشنەوە وەزیرەکان دەستەکار بچێشنەوە وەزیرەکانی خۆیان بچێشنەوە لە حکوومەتەکە شکستی پێبێ کە زۆربەی وەزیرەکانی وازێن لەهێنەوە. حاڵشی تریش مەسەرەن مانگرتنێکی گشتی لە هەموو دام و دەستگاکانی دەوڵەت ئەنجام بدرێت هەمووی داوای ئەوە بکات کە حکوومەت دەست لە کار بچێشێتەوە بە شێوەیەکی ئاشتیانە بە شێوەیەکی مەدەنیانە و لایەنەکانی تریش باوڵێن لایەنی دەوڵەتی عێراق لایەنی هاوپەیمانی نێودەوڵەتیش پشتیوانی ئەم هەنگاوە بکە و بڵێ ئێمە پشتگیری ئەوە دەکەین کە حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی دروست بێ و ئێمە ئامادەنین گفتوگۆ لەگەڵ ئەم حکوومەتە بکەین کە بۆتە هۆکاری دروستبوونی ئەم قەیرانەوە بەشێکیان دۆسەی یاساییان لەسەرکراوەوە داوا کراون لەلایەن دادگاکانەوە ئیتر ئەم بارودۆخە نێودەوڵەتیە و نێو خۆیە هەموو دەبێتە هۆی کار ئاسانی بۆ دەستبەکاربوونی کاکزانە لە هەرێمی کوردستان کێشەکان بە ژمارە زۆرن و کێشەی قوڵش ئێستا بەرۆکی خەڵکی باشووری کوردستانی گرتووە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی لە ئاستی ئەم کێشانەیە وەڵام دەرەوەی خواست و داواکاریەکانی خەڵک دەبێت دەتوانێت ئەم کێشانە تێپەڕێنێت یاخود بە جۆرێک لە جۆرەکان چارەسەریان بکات. هەر ناوی خۆی کە دەڵێن حکوومەتی ڕزگاری نیشتیمانی ئەمە پێشەوەی دەستەواژێکی قانونی بێ دەستەواژێکی سیاسیە و لە بەندی حوتەمی پەیماننامەی نەتۆ یەکگرتوەکان باسی لێوە کراوە لەو حاڵەتێک کە وڵات تووشی زۆرێک لە پشێوی دەبێ و مەترسی لەسەر ئەمن و ئاسایشی خۆی و دەروزیرانەکانی دروستە بێ ئەم حکوومەتانە دروست ئەبێن کەواتە وڵات یان میلەت کەوتۆتە حاڵێک پێویستی بە فریادڕەسێکەیە. ئەم فریادڕەسە ڕەنگە لە بەهێزە نەبێت چونکە دێتە سەر وێرانەیە کە لانە دەسەڵاتدارەکانی هەرێم لێی بەرپرسن لە ڕووی ئابوووریەوە وێرانەیە لە ڕووی عسکەریەوە شکستێکی گەورە دروست بووە لە ڕووی سیاسی و مافە دەستوریەکانەوە ناوچەکانی مادەی 140 لە دەستچووە لە ڕووی گفتوگۆ پەیوەندی لەگەڵ بەغداوە هەرێمی خستۆتە بارودۆخێکی زۆر لاواز کە ناتوانێت مەرجەکانی خۆی بسەپێنێ بەسەر بەغدا و زۆر چیڕەی درێژ بێ لەگەڵ بەغدا بەڵکو بەغدا ئێستا لە مەوقعی هێزە و ئەو زیاتر مەرجەکانی خۆی ئەسەسپێنێ بۆیە خەڵک و میلەتیش ڕەنگە فشار زۆر نەخەرن سەر ئەم حکوومەتە و بزانن کە بارودۆخی ئەو حکوومەتە کە دێت چاڕوانی ئەوەی لێ ناکرێت عەسای سحری بێ هەموو کێشەکان چارەسەر بکرا بەڵام لە میانەی گفتوگۆکانی لەگەڵ بەغدا ئەگەر بتوانێت پێداویستە سەرچکەکانی ژیانی خەڵک چارەسەر بکە کە حکوومەتەکەی خۆمان تێچیدا ئەوە ئەو کات هاوڵاتیانی کوردستانیش ئۆقریان بۆ ئەگەڕێتەوە بە تایبەتی مەسەلەی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان کە دۆسێکی زۆر ئاڵۆزە ئاسان نییە حکوومەتی ناوەندیش بە ئاسانی بچێتە ژێرباری ملیۆنێک و 400,000 موچەخۆر کە بەشێکیان بە پێچەوانەی یاسا دانراون بەڵام ئەم حکوومەت ئاگەتەنها ئەم ئەکە چارەسەر بکە داهاتی میلەت بگەڕێتەوە دەستی میلەتەکە ئەمە خۆی لە خۆیدا هەنگاوێکی دڵخۆشکەرە بێ و پشتیوانێکی گەورە لە خەڵک و میلەتەوە پێ ئەبێ لە بۆ ئەم حکوومەتە. باش دەست خۆش کاکزانە مامۆستاس لە ناوخۆی هەرێمی کوردستان یاخود نەخشەی سیاسی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان و لایەنە سیاسیەکان ئامادەسازی هەیە بۆ دروستکردن یاخود بنیادنانی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی؟ پرسیارەکەم لە بەڕێز بەڵێ ئەگەر ڕاستی لەوێ کاک فەرمانجان بێ بەڕاستی لە ئیرادەی حیزبە سیاسیەکان کە بەرجەستە بۆ لە تەعاملی ڕۆژانەیان بۆمان دەرکەوێ واروەها لەوەی کە لە خۆیان پرسیار بکەین بەڕاستی و ئاگاداری بارودۆخ و وەزعی خۆیان بین
بۆمان دەرەکەوێت کە وەکو ئەحزابی سیاسی و حزب سیاسەکان بە تایبەتی ئەوانەی کە لەسەر دەسەڵاتن تۆزە لایەن قورسە بە حقیقت بچنە ژێرباری ئەم وەزعەوە کە پێوترێ حکوومەتی ڕزگارکەری نیشتیمانی یا ڕزگاری نیشتیمانی کە حکوومەتێکی کاتیە بۆ ماوەیەکی دیاریکرا و ئەرکەکانیشی بەڕاستی قورسە بێت چونکە تۆ لە بەرامبەر ئەزمونێکای کە ئەو هەڵانی کە پێشووتر کراوە ئەبێت چاکی بکەیەوە ئەنجابی دەست بکە بە گفتوگۆی مامۆستا زانا باسی کرد بە ئەکیدی دەست بکرێت بە گفتوگۆی کە دوور و درێژ بە بڕای تۆ ئەم لایەنانە زۆرینەیان نەگەشتونەتەوە قەناعەتەکەم حکوومەتە پێویستە چی دیکە بەردەوام نەبێت و حکوومەتێکی دیکە بۆ قۆناغی گواستنەوە دروست بکرێت ئەوەی کە گوێمان لێبێت لە خیتاباتیان و لە قسەکانیان لە ڕۆژانە و لەو بەیاننامانی کە دەریەکەن و لەو ئاستە بەرزەیکەوە قسەی تیا دەکەن بە ئەکیدی گوێمان لەوە نەبووە کە دڵخۆشیێکیان هەبێ بەم پێشنیازە و مەبەستێکیان هەبێت لەوەیکەوە ئیرادەیەکی جدیشان هەبێت لەوەی کە ئەمە دروست بکەن بە حقیقت بۆیە من وای نابینم کەوا بە ئاسانی بچنە ژێر ئەم بارە ئیلا بەوەی کە بۆ خۆیان وەزعەکە بەو شێوەیە گەیشت. ماوەساس و بەدیلی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی چییە بۆم خۆناغی ئێستا ئەگەر لایەنەکان بە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی ڕازی نەبن بەدیلەکەی چییە لە ئێستا ئەمانە استراتیژیان چییە بۆ سارەسەری کێشەکان هیچ شتێک و ئشتی وا لە ئەجەندایاندا هەیە؟ ئەگەر بەدیلی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بەڕاستی ڕازی نەبن ئەو کاتە بێ بە بەدیلی چی ڕازی بن هیچ بەدیلێکمان نییە جگەلەوە ئەکیدیە چکە وەک باسم کرد ئەمە شکستمان خواردووەوە حکوومەتی عێراقیش بە ئەکیدی ئامادە نیە جارێکی دیکە لەگەڵ ئەو ستافەی پێشوو کار بکات تەعامل بکاوە لەگەڵ ئەو حکوومەتی کە پێوترێ حکوومەتی هەرێمی کوردستان و لە ئێستا لەسەر چاوەفەرمیەکانیشانە بەڕاستی زۆر بە کەمی و لایەن قورسە ناوی بنن کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ژۆک و جاران و سەردەمی بەعز گەڕاونەتەوە بۆ مستەڵەحە کۆنەکان کە بەکاری ئێهێن ئەو زاراوانەی کە لە فقی سیاسی سەدام و حزبی بەعسا بەکارهێنرا بە باکووری عێراق و ئەوەی کە وردە وردە ئینتیمای میلەتی کورد و هەرێمی کوردستان دان پێدانەنێن لە ئاستی خۆیاندا ئەمە بەڕسمی لە سەرچاوە و لە ژێدەرە سەرچاوە سەرەکیەکانی حکوومەتی عێراقیشەوە تەنانەت باسی باکووری عێراق و شیمالی عێراقکە بۆیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە ئێستای ماوە ئەو تۆزە سمعە و کەرامەتە ئەگەر ما بێتمان بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستانە بێت دڵسۆز بێ بۆ بەرژەوەندی گەل بەرژەوەندی میلەت یا دەست لە کار بکێشێتەوە یا بەو شێوەی کە باسمان کرد لە شێوەیەک لە شێوەکان ڕازی بن بە ئەتوانێت بەردەوام بێم حکوومەتە بەم جۆرەکە ئاسۆ واقع پێمانەڵێ زەحمەتە بتوانێت بەرگە بگرێت چونکە غەرق بووە لە کۆمەڵێک غەڵەتی زۆر گەورە و هەروەها لە دەرهاویشتەی کردار و پەرچەکرداری خراپی ساڵانی ڕابردووی و ئەو کاری ئەکرد بەناو بۆ چاکسازی چەنەها پاکێجی چاکسازی پێدرا کاری لەسەر نەکرد و هەروەها بایۆمەتری فەرمانبەران کاری لەسەر نەکرد بە ڕاستیەکەی کە فەرمانبەران ویستی چارەسەری موچە و داهاتیان کا سەرکەوتو نەبووتیایە موفق نەبووتیایە چەندین گرێبەستی نەوتی ژێربەژێر و ئەوانە بەسراتیایە موفق نەبوو بۆی ئێستا ئەو تۆزە ناوەی کە ماوێتی ئەگەر ئێوێ سومعەی میلەتی کوردی لامەبەستە و شۆرەتی میلەتی کوردی لامەبەستە پێویستە کابیر لەوە بکاتەوە بەڕاستی ڕێگە چارێک بدۆزێتەوە بۆ دەرچوون لەم قەیرانە زۆرانە کە ئەویش بە حقیقت تاکە ئەمەلێکەوە میلەت پێی بێ ئەو حکوومەتێکە پێوترێ حکوومەتی ڕزگاری نیشتیمانی مامۆستا سوکاکزانە باسی لە کۆمەڵێک ڕێگا کرد بۆ دروستکردنی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بەڵام 2000 دەبێت پەرلەمانە حکوومەتە پێک بێنێ و متمانەی پێ بدا لە هەموو حاڵەتەکان بە بڕای تۆ پەرلەمانی کوردستان ئێستا لە توانایدا هەیە ئەو بابەتانە یەکلای بکاتەوە چونکە زۆر گرێ لەسەرم پەرلەمانە هەیە لە دوای 2 ساڵ پەکەوتنی هەندێک کۆبوونەوەی کردووە کە ناتوانێت بابەتی گرنگ یەکلای بکاتەوە تەنانەت ناتوانێت موعیدی کۆبوونەوەش یەکجار دیاری بکات کۆبوونەوەیەکی یاسایی چەند جار دوا دەخات ئەم پەرلەمانە دەتوانێت و بابەت یەکلا بکاتەوە دروستکردنی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی لە چوارچێو لە مەتافێکە کە پێوترێ لە دەرەوەی دەستور و یاساکان ئەوە حقیقەتێکە ئینکاری ناکرێ چونکە تۆ ئێستا موسساتی حکوومەتی هەرێمی کوردستان هەمووی کەوتۆتە ژێر پرسیاری جدێەوە بە پەرلەمانی کوردستانیشەوە کە دەستی بۆ هەنگاوێکی خەتەرناک برد بە درێژکردنەوەی تەمەنی خۆی ئەمەوە ئەکا کە پەرلەمانی کوردستان ئێستا بەڕاستی بە جددی لە ژێر ئەوەدایە کە شەرعیەتی عیبدارە دیسان و هەروەها ئەو دەستی هەبوو لەوەی کە ڕیفراندۆمی بە پەلەپەلە و بە دەنگدانێک و بە بڕیارێکی سادە و سانە تێپەڕاند و گوزەراندی بۆیە بەشێک بووە لەو سیستەمەی کە کوردستانی بەم ئاقاری ئێستا بووە بۆیە من لەگەڵ ئەوەکو خودی خۆم لەگەڵ ئەوە نیم کە پەرلەمانی کوردستان بەڕاستی دەنگ بدا بە حکوومەتێکی نیشتیمانی بەڵکو ئەبێ لە دەرەوەی موسساتی ئێستا و هەروەها من لەگەڵ ئەوەشم کە بە حقیقت پەرلەمانی کوردستانی وەکو بە هەمان شێوە بۆی کە عیب و تاوانی گەورەتر نەهێنێتە سەر خۆی ئەویش بە هەمان شێوە بە دەردی حکوومەت
کۆتایی بە ماو تەمەنی خۆی بێ کۆتاییشی پێ هاتووە. دەستخۆشکە زانە ڕۆستای باس لە دوو کاری گرنگ کرد کە پێویستە لە ئەولەویاتی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بێت لەوانە دانوستان و ڕێکەوتن لەگەڵ بەغدا و هەروە ئامادەسازی بۆ هەڵبژاردنێکی پاک و بێگەرە هەرێمی کوردستان. من ئەمە دوو پرسیار لێ بکەم. یەکەمیان ئەو حکوومەتی ڕزگاری نیشتیمانی لەسەر چه ئەساسێک دەتوانێت لەگەڵ بەغدا ڕێکەوتن ئەنجام بدات، دەتوانێت چ جۆرە ڕێکەوتنێک بکات و کام دەسەڵاتی ئێستا ناتوانێت. و زائیدن پرسیاری دوم لە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامی ڕێفراندۆمی سڕ کردووە. ئەو حکوومەتە نوێیەکە پێک بێت چۆن دەتوانێت مامەڵە لەگەڵ ئەنجامی ڕیفراندۆم بکات، چۆن دەتوانێت مامەڵە لەگەڵ ئەم بڕیاری سڕکردنەیە بکات. بەڵێ تەبان تاکە بنەمایە کە بە دەستی هەرێمی کوردستان و مایە و لە حکوومەتی ئێستاش لە بەیاننامەی کارڕاگەیاندووە کە و ئامادە لە ژێر سەقفی دەستوری عراقی بگاتە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ناوەندی. دەستوری عراقی ساڵی 2005 کە نووسرایەوە کورد ڕۆڵێکی کارەی هەبوو لە نووسینی ئەم دەستورەش و ئێستاش کە هەندێک لە مافەکانمان پێشێل ناکەن لایەنە عێرابیەکان لەبەرەوەی دەستیان بەستراوە بەهۆی ئەو مادانێکە لە دەستور عراقی هاتووە. لە دەستور عراقی مادەی 117 و چەندین مادەی تر هەرێمی کوردستانی کردوتە ئەمری واقع و دەسەڵاتی پێداوە خاوەن دەسەڵاتی جێبەجێکردن و یاسادانان و دادوەری خۆی بێ و هەروەها هەموو ئەو دەسەڵاتانەی کە بەدەرە لە دەسەڵاتە ئیتیحادیەکان هەمووی دەسەڵاتی هەرێمە مافێکی ئێزگار زۆر بە هەرێمی کوردستان درایە بۆیە ئەوان ئێستا دەستیان بەستراوە ناتوانن پێشێلی دەستور بکەن بەڵام ڕێگە هەوڵ بدەن مادە دەستوریەکان بە شێوێکی وا تەفسیر بکەنەوە کە بەرتەس چی بێخنەوە سەر مافەکانی ئێمە. بۆیە ئەو حکوومەتی ڕزگاری نیشتیمانیە کە دەکەوێتە گفتوگۆ دەبێت ئەو کاتە شەڕی قانون و دەستور بکات لە بەغدا بە ڕێگای محکەمە ئیتیحادی بە ڕێگای شارەزانی بواری یاسا هەوڵدات مادە دەستوریەکان بە شێوێکی وا تەفسیر بکاتەوە لێک بداتەوە کە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بپارێزێ ئەوەی ماویشە لە دەست نەچێ چکە بەڕاستی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بۆ ئەوەیە کە زەرەرەکە لە نیوە بگەڕێتەوە زەرەرەکە ڕووی داوە تازە کە ڕووی داوا بۆی نەگاتە سەر ئێسقان بەوەی هەرێمەکە بمێنێت بەلای کەم ئەو چارچێوێکە لە دەستوری عراقی هەیە بۆ من بەمای خۆی هەستێتەوە ئەوش کەم نییە. ئێمە لە هەرێمی کوردستان لە حاڵەتێکی زۆر پێشکەوتودا بۆ هەرێمی کوردستان لە فیدراالێتیشی تێپەڕاندە بوو نیمسە دەوڵەتێک بووین بەڵام ئێستا کە ئەو دەرفەتە زێڕینە بۆ بەغدا ڕەخسا بەداخەوە ئەو لایەنانەی هەرێمی کوردستان دەرفەتێکی زێڕینیان بۆ بەغدا ڕەخسان کەوان بخۆیان دەڵێن زۆر سپاس بۆ ئەو بەرپرسانە کە ئەو هەلیاندایە بەردەستی ئێمە ئەوان هەوڵ ئەدەن دەستور بە شێوێکی حرفی لەسەر هەرێمی کوردستان جێبەجێکەن و بەو تەفسیرێک کە ئەوان دانەوێ کەواتە ئەمە ئاساسی گفتوگۆکان دەبێت. دوام بەنسبەت سڕکردنی ئەنجامی ڕیفراندۆم بێگومانم وەکو قانونی قسە دەکەم ڕیفراندۆم کاتێک کە میلەت سوو قسەی کرد نە پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێم نە حیزبەکان نە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم نە نازانم چێ هیچ کەس دەسەڵاتی نیە ئەنجامەکانی ڕیفراندۆم هەڵوەشێنێتەوە. ئەدی بەغدا بۆ داوای دەکا دەغدا دەیوێت بەرپرسانی هەرێمی کوردستان ڕیسوا بکە دەوێت زەلیلیان کە دەوێت ئیهانەیان کە یانوێ بیان هێنێتە سەر تەلەڤیزیۆن بڵێن ئێمە هەڵمان وەشاندو ئێمە ئەوەی بەس بەرپرسانی هەرێمی کوردستانیش ئەگە هەرێم هەمووی لە ناو بچێت ئەو قسێ ناکەن باوەڕ ناکەم تەنازول لە هەڵەکانی خۆیان بکەن. بۆیە من لەگەر لایەنە عراقیەکانیش لە گفتوگۆدام و پێم گوتوونە وتومە لە ڕێی قانونیەوە ئێوە داوای شتێکی مستەحیل دەکەن بەڵام ئێوە ڕێگاشی قانونیتان لە پێشە ئێوە محکەمە ئیتیحادی هەیە ئێستا 4 داوای یاسایی لەسەر ڕیفراندۆم تۆمار کراوە لە محکەمە ئیتیحادی تا ئێستا محکەمە ئیتیحادی تەنها بڕیارێکی داوا بڕیارێکی وەلایی گوتیتی پێش ئەنجامدانی ڕیفراندۆم داوا کرا کە ڕیفراندۆم ئەنجام نەدرێ بەڵام تا ئێستا بڕیاری لەسەر ئەم داوایانە دەرنەکردووە. محکەمە ئیتیحادی دەتوانێت بڕیار بدا بڵێ ئەم ڕیفراندۆمە ناڕەوا بوو ئەنجامەکانشی ناڕەوان و هیچ کاریگەریەکی نییە و یان حکوومەتی ناوەندی ئیعلام کا بڵێ ئێمە دان بەم ڕیفراندۆمە دانانین ئیتر تاوە پێویست ناکە حکوومەتی ناوەندی هەموو ڕۆژێ برێ دەبێ ئەنجامەکانی ڕیفراندۆم هەڵوەشێندرێتەوە. ئەمەش وەکوتم لە دەسەڵاتی کەس نیە لە هەرێمی کوردستان تاکە ڕێگا ئەوەیە کە محکەمەی ئیتیحادی کە محکەمەیەکە لەسەر هەموو عێراق وەلایی هەیە و بڕیارەکانی ناچارکەرن بۆ هەمووان ئەم ڕێ هەیە خۆ بە عەمەلیش
ئەنجامەکانی ڕیفراندۆم هەڵوەشاوەتەوە ئێمە ئەو شوێنانەمان هەموو لەدەستدا و سوپای عراقی لەسەر لێوارەکانی هەولێر و دهۆکە ئێستاکە و باسکردن لە ڕیفراندۆم تەنها بۆ ئیستیفزازی لایەنە سیاسەکانی کووردا و بۆ ئەوەیە کە زۆرترین زیانیان لێ بدەن. کاکزانە لایەنی کوردی و لایەنی عێراقی ێستا جەخت چارەسەری کێشەکان دەکەنەوە لەژێر چەتری دەستوردا مەرجەعەتی دەستور یاخود لەژێر چەتری دەستوری عێراقدا ئێمە دەتوانین یاخود کورد دەتوانێت چی بەدەست بهێنێت؟ بەڵێ بێگومان دەستور بابرێن لایەنی کەمی مافەکانی کوردی پاراستووە بۆ نمونە ئەم کیانەکە پێی دەگوترێ هەرێمی کوردستان هەتا ئەو دەستورە ما بێ ناتوان دەستکاری بکەن بیکەنەوە شیمال العێراق ناتوان ڕاستەخۆ مامەڵە لەگە پارێزگاکان بکەن وەکو هەرێم دەبێ هەر مامەڵی لەگەر بکەن ئەمە یەک دوام دەبێت کار بکەن بۆ جێبەجێکردنی مادەی 140 تا دەگاتە ئەنجامێک بەڵام ڕاستە کە ئێمە حاکم بووین لەو ناوچانە ڕەنگە مادەی 140مان جێبەجێ کرد لە بەرژەوەندی ئێمە بواە بەڵام هیچ گرنتێک نییە دوای ساڵێکی تر مادەی 140 جێبەجێ بکرێ لە بەرژەوەندی هەرێم بێ ڕەنگە کارێکی وایان کرد بێ لە کاتی ڕاپرسیەکەیە دەنگدەرەکان زۆربیان لای عێراق هەڵبژێرن باردۆخێکی وا بڕەخسێنن کە بەداخەوەمە لە چەند ساڵی ڕابردوو حکومڕانیمان لەو ناوچانە نەتوانیمان سەرنجی ئەو پێکهاتانە ڕاکێشین نە دڵیان خۆشکەین نەکارێکی وا بکەین کە یەکلای بکەینەوە کەواتە ئەمەش هەر لە دەستورە و هەر لە دەستورە کە هەرێمی کوردستان لە هەموو دامەزراوە ئیتیحادیەکان بە شێوەیەکی هاوسەنگ ئەبێ بەشی خۆی پێ بدرێت و ڕۆڵی هەبێ و کۆمەڵێک سەلاحیەتی هاوبەشێ لە دەستوری عراقی و کۆمەڵی سەلاحەتی تایبەتێ بۆ هەرێمی کوردستان دەبێت بچین شەڕی ئەو مادە دەستوریانە بکەین ئەوانەی کە تا ئێستا جێبەجێ نەکراون و ئەوانەی کە بە نیوەسڵی جێبەجێکراون ئەمان هەمووی کۆمەڵێک گرنتی باشن من دەتوانم بەس ئەوەندە بڵێم کە ڕادەی هەرە نزمی مافەکانی هەرێمی کوردستانی تێدایە ڕاستە لە مستاوی تەموح نییە بەڵام ئەگە لە عەرەبەکانیش پرسی دەڵێ زیاد لە حەقی خۆی پێداون ئەم دەستورە دەستوری کوردانە کورد بۆ خۆیان نووسیویانە ئێستا دەستوری عراقی هەموار بکرێتەوە یا دەستورێکی نوێ بنووسرێتەوە ئێمە ئەم شتانە بە چاوی خۆمان نابینین و ئەو مافانە بۆ ئێمە ناسەلمێنن بەڵام خۆشبەختانە دەستورێکەیە کە ناوەندە نێودەوڵەتیەکانیش و مەرجەعیەتی نەجەفیش و ئەوانێک کە معتەدیلیشن لە عێراق هەمویان لەگەڵ ئەوان لە چوارچێوەی دەستور مامەڵە لەگەر هەرێمی کوردستان بکرێت. کاکزانە دەمەوێت دەوت لێ بپرسم لەو پرسیاری کە لە ڕیفراندۆمدا لە خەڵکی کوردستان کرا پرسیارێک بوو کە دەڵێت حکوومەتێک پێک بێت لە ناوچە کوردستانەکانی دەرەبێ ئیداری هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان با کۆنتڕۆڵکردنی و ناوچانە لەلایەن هێزە عێراقیەکانەوە یاخود کە کەوتە دەستیانە و ناوچانە ئێستا لە ڕووی کردەوە دەکرێت ئیش بە ئەنجامی ڕیفراندۆم بکرێت چونکە و ناوچانە لە دەستی هێزە کوردیەکاندا نەماوە ئێستا ئەنجامی ڕیفراندۆم چی بەسەر هاتووە بەڕێزەوت و هەڵوەشاوەتەوە ئۆتۆماتیکی؟ خۆی ڕیفراندۆم بریتێ لە دەربڕینی بیرڕا دانیشتوانی ئەو ناوچانە ڕێی خۆیان دەربڕی کە ئەوانش لەگەڵ ئەوەنە دەوڵەتێکی سربەخۆ بۆ کورد دروست ببێ بەڵام ئایا ئەو دەوڵەتە دروست بوو ئایا جیابوونەوە دروست بوو لە عێراق ئایا عێراق پارچە پارچە بوو خۆی نەخێر بەڵام عێراق لە بەهانە بوو لە ئێمە بەهانەکەشی دەستکەوت و ڕەنگە ئەو بەهانەیەمان بۆ دروست کردبێ ئەگەنا عێراق خۆ بخۆی دەزانێ ڕیفراندۆم یەکسان نیە بە جیابوونەوە یەکسان نیە بە دابەشبوونی عێراق یەکسان نیە بە دروستبوونی دەوڵەت کەواتە ئەو خەڵکی ئەو ناوچانە بیرڕای خۆیان دەربڕی وتیان ئێمە پێمان باشە کورد خاوەنی دەوڵەتی خۆی بێ ئێستا ئەم قسەی تازە ڕۆیشت بە کەس هەڵ ناوەشێتەوە بە هیچ کەس هەڵ ناوەشێتەوە عێراق هەر ئەوەندەی پێ دەکرێت بڵێ من مامەڵەی لەگە ناکەم من ئیعتراف پێ ناکەم ڕەنگە بڵێ یاسایی نییە دەستوری نییە باتڵە ئەم قسانە بۆ خۆی وا بکە و هەرێمی کوردستانیش بێدەرجی لێ بکات داکۆچی نەکات زۆر ڕیفراندۆم ئەنجامەکان ڕیفراندۆم تازە ڕیفراندۆمەکەت ئەنجامدا و بۆ ڕووداوێکی مێژووی ئەگەر لە داهاتوودا بارودۆخێکی نێودەوڵەتی و هەرێمایەتی گونجا دەتوانی بگەڕێەوە سەری عێراقیش ئەو مەترسی هەیە ئەو مەترسی هەیە عێراق دەزانێ ڕاپرسی تازە ئەنجام درا و نە ئەنجامەکانی پەسەندکران لایەن دەستەی تەمیزی محکەمەوە و بۆ بەڵگە نامێکی مێژووی مەترسیەوە هەیە ڕۆژێک لە ڕۆژان کوردستان پەنای باتەوە بەر ئەم بەڵگە نامەیە بەڵام هیچ ڕێگایکی نیە عێراق چونکە هیچ چارەسەرێک نییە بۆ هەڵۆشانەوەی خۆزارەشی دیکە خەڵکی کوردستان ناچێت و سەر سندوقەکان بڵێ نەخێر بۆ
دەوڵەتی سەربەخۆشتیوە ڕوونادا. زۆر باشە. مامۆستا سودێمەوە لای بەڕێزت ئێستا یەکێک لەو گرفتانی لە بەردەم حکوومەتی ئەنجامی ڕێفراندۆمەکە نازانێت چی لێ بکات، نازانێت چۆن تەعامل لەگەڵ ئەنجامی ڕێفراندۆم بکات. ئەگەر حکوومەتی ڕزگاری نیشتیمانی پێک بێت دەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەنجامی ڕێفراندۆم بکات؟ بەڕاستی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی وەکو باسمان کرد بۆ تەعاملکردن لەگەڵ هەر دیدێکە پێویستەکە کە بە واقعی و بە عملی تەعامل بکە بۆی نەکەوێتەوە هەڵەوە کە حکوومەتی پێشووتر تێکەوتووە و هەروە وەکو لە ناوەکەی خۆشیە دیارە بۆ ڕزگارکردنی نیشتیمانە لەو کێشە و بار و دۆخ و ناڕەحەتی کەوا ڕوبەڕووی ئەو وڵاتە یاخود هەرێمی کوردستانی خۆمان بۆتەوە. بۆیە مەسەلەی ڕێفراندۆمیش بەڕاستی بابەتێکە کە دەنگی خەڵکە و دەنگی میلەتە و ئەم دەنگە نامرێ بەڕاستی بە سەرکردایەتی سیاسی کورد یاخود هێزولانە سیاسەکان بتوان بیمرێنن ئەوە لەلایەن خۆیانەوە قسەیەک ئەکەن کە وەکو ئەو ترێ ضرب من الخەیال بەشێکە لە خەیاڵ و لە حەقیقەتا وجودێکی نابێ. بۆیە پێم وایە تەعاملکردن لەگەڵ مەسەلەی ڕێفراندۆمە بۆ خۆی وەکو مامۆستا زاناش باسی کرد من شەر قەناعەتم وایە کە لە ڕووی واقعیەوە ئەو هەدەفە گەورەی کە کورد لەسەری هەڵی چنی بوو و هەروە ئەو بەڕێزانی کە ڕێفراندۆم خواز بوون و ڕێفراندۆمیان ئەنجامدا بە شێوەیەکی گشتی وە گوێیان لە هەموو ئەو دەنگانە نەگرتکەوە داوای دواخستنی ئەکرد و هەروەها داوای ئەکرد کە ئێستا کاتی نییە. ئێستا بەڕاستی زۆربەی هەرە زۆری ئەو شوێنانەمان لە دەستدا کە لە ڕێفراندۆمە ئێمە مەبەستی سەرەکیمان بوو ئەو بەڕێزانە بڕیار بن و بڕیار لەسەر چارەنووسی خۆیان بن کە ئەو ناوچانە بکەوێتە سەر هەرێمی کوردستان یا سەر بە عێراق بمێنێتەوە. بۆیە پێم وایە بە حەقیقەت ئێستا باسکردن لەلایەن حکوومەتی ڕزگاری نیشتیمانیشەوە ئەگەر دروست بکرێ و ئەگەر پێک بهێنرێ لە واقعە کارێکی قورسە کە دەست بەرێ جارێکی تر بۆ ئەنجامی ڕێفراندۆم و هەروەها ئەمە داوایەکە کە داوایەکە لەگەڵ حقیقەت و لەگەڵ وجود و کیانی ئەتوانم بڵێم حکوومەتی ڕزگاری نیشتیمانیە تا ڕادێکێک نەگرێتەوە. بۆیە تەسەور ناکەم ئەو حکوومەتە ئەگەر دروستیش بکرێ دەست بۆ کارێکی وەهابەرێ چونکە هەڵەیەکی وا گەورە ئەنجام دراوە کە ئێمە ناتوانین یان حکوومەتەکەی کە دروستەکرێ ناتوانێت ئەو هەڵە گەورەیە چاک بکاتەوە جارێکی تر ئەم ناوچانە بتوان بگەڕێنەوە ژێر دەسەڵاتی خۆمان ئللا بە حیوار و گفتوگۆ نەبێ و بە حیوار و گفتوگۆش معلومەکە بۆ ئێمە نابێ ئەو کاتە ئیداری مشتەرەکە بێ و هەروەها بەڕێوەبردنێکی هاوبەشە بێ لەگەڵ حکوومەتی عێراقی ئەگەر حکوومەتی عێراقی جارێکی تر بەوەش ڕازی بێ و تەفسیری دەستور لە مەسلحەتی خۆی بەڕاستی بەکار نەهێنێ و محکەمەی ئیتیحادی لەوە زیاتر بە سیاسی نەکا. بۆ ئێستا محکەمەی ئیتیحادی بە سیاسی کراوە کورد ناتوانێت لەوێ هیچ دۆسەیەک بەرێتەوە؟ بەداخەوە هەموو بە زۆری ئێستا لە عالەمە دیاردەیەکە هەموو عیب و کەم و کوڕی و نوقسانەکانە خەنە سەر دەستی یاخود دەیدەنەوە سەری محکەمەکانە و ئێستا عێراقیش بە شێوەیەک لە شێوەکان و بە حاڵەتێک لە حاڵەتەکان پەنا بۆ ئەم بابەتە ئەبا بۆ نمونە کارێک بێوێ خۆی بیکە داوا لە محکەمەکە بە محکەمەی ئەکا جاری وایە خۆشی ڕێز لە بڕیارەکەی محکەمە ناگرێ بۆیە دوور نییە داوا بکە بۆ نمونە لە محکەمەی ئیتیحادی تەفسیری ئەو بکاکە ئیداری مشتەرەک لەگەڵ کێ ئیداری مشتەرەک مامۆستا دانوستان لەسەر بنەمای دەستور کە ئێستا حکوومەتی ئێستا جەختی لێ دەکاتەوە ئەو حکوومەتی عێراق ژلاری نییە لە دەستوری عێراقی دانوستان لەسەر بنەمای دەستور چی بۆ خەڵک بەدەست دەهێنێت؟ کێشەکان حەل دەبێت؟ ڕاستێکە حکوومەتی عێراقی ئیشکالی لەگەڵ دەستور نییە لەو بەندانەی کە لە مەسلحەتی خۆیەتی و لە بەرژەوەندی خۆیەتی وەکو ئەشبینین داکۆکی ئەکا لەسەرەوەی کە بست بە بستی خاکی عێراقەوەی کرد تا 2003 لە ژێر چنگی خۆیدا بوو و لە ژێر چنگی حکوومەتی پێشووی عێراقا بوو دواتر کەوتە دەست حکوومەتی عێراقی کە لە دوای 2003 تشکیل بوو سوورە لەسەرەوە لە مەسلحەتی خۆی ئەو مادانە بەڕاستی بەکارهێنرێ بەڵام بۆ مەسەلەی مادەی 140 ساڵەهای ساڵە مماتەڵەی پێکردوە نەیتوانی و نەیکرد و نەیویست هەتا ڕۆژگارەکەی بەم ڕۆگەیاند. بۆیە من قەناعەتم وایە حکوومەتی عێراقی تا ڕادەیەکی زۆر موفق بووە سەرکەوتوو بۆ لەوەی کە بە فێڵێکی زۆر باش و بەبێ خۆتێکدان و بە حاڵەتێک و جەست نەبزێکی تایبەتەوە تەعاملی لەگەڵ ئەو دۆخەدا کردو تا ئێستاش بار و دۆخەکە لە مەسلحەتێتی و ناشەوێ بەڕاستی گرژەکان لەوە زیاتر تەشە نەبسەنن و داوای کردووە زەخت دروستەکە و داواکە لە ئەمریکا لە وڵاتانی دیکەکە زەخت لەسەر هەرێمی کوردستان دروست بکەن بۆی ڕوبەڕوومان نەبنەوە و ئێمە ئەو شوێنانی کە ئەمانەوێ و دەستمان کەوێتەوە بەڕاستی. باش کاکزانە باسی لەو کرد کە ناشکرێ ئەمە وا لە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بڕوانین کە هەموو شتەکان پێکڕا چارەسەر دەبێ بەڵکو زیان لە نیوەی بگەڕێتەوە وا بەو چاوە لێ بڕوانین
ئەو حکوومەتە بەڕاست دەبێت چۆن تەعامل لەگەڵ ئەو ناوچانە بکات کە لە دەست دراونە و حکوومەتە دەتوانێت چی بۆ ئەو ناوچانە بکات چۆن تەعامل لەگەڵ ئەو کێشە ئاستەنگانە بکات کە ئێستا دروست بوون. ئەو حکوومەتە بە ئەکیدی ئێمە هەموو ئەمەل و بنەمایەکی هیوابوونی پێوە هەڵناواسین و گەلی کوردستانیش بەڕاستی پێوەی هەڵناواسێ چونکە تەجربەی عملیمان هەیە کە لە هەندێک شوێن ئەم حکوومەتە بەهۆی ئەوەی کەوا نەتوانراوە بەڕاستی بە مانای کەلیمەوە بە مانای پڕمانای خۆی پڕواتای خۆی ڕزگاری نیشتیمانی بێ بۆیە فەشەلی هێنا و سەرکەوتو نەبووە بەڵام لە زۆر شوێنیش تەجربەی زۆر سەرکەوتوانی هەبوو بەڕاستی کە توانیوێتی ئەو دۆخەکە لە بەرژەوەندی میلەت ڕاست بکاتەوە. ئێمە لە حاڵەتێکین تەرازۆکە بە شێوەیەک لار بووە کە زۆر زەحمەتە ڕاستکردنەوەی ئەگەر حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بپەرژێتە جارێ ناوخۆی کوردستان و ئەو بارودۆخی کوردستان و یەک ڕیزیەکی نیشتیمانی لە نێوان هەموو پێکاتە و لایەن و حیزبەکانی کوردستانە دروست بکە ئەو بخۆی دەستکەوتێکی چاکە و من تەسەوری شەکەم بەڕاستی بە حقیقت لە بنەمای خودی حکوومەتی ڕزگاری نیشتیمانیا دووشت گرنگە. یەکێک لەوانە وەزارەتانی کە پێکی هەنێ وەزارەتی حەجم بچووک بن و وەزارەتی سیادی و خەدەمی بن واتە زیاتر ئەپەرژێتە سەر ئەو دوو بارودۆخە و هەروەها سەرباری ئەوەی کە مەسەلەی گفتوگۆکردن و ئەوەی کە تەعاملەکە لەگەڵ حکوومەتی عراقیە و ئەو بارودۆخەیەک لا ئاکاتەوە بۆیە من پێم وایە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی ئەگەر دروستیش کرێ ئەکەوێتەوە سەر پێکاتەکەی بەڕاستی ئایا تا چەند یەکێتی نیشتیمانیشی یعنی یەک ڕیزی نیشتیمانیشی لەگەڵ ڕزگاری نیشتیمانیا کۆ دەکاتەوە بە هەردوو ئاراستەکە ئیش ئەکا نەک ئەوەی کە بۆ نمونە لە ئێستاوە حیزبێک کە سەبەبی سەرەکی بوو بێت لە فەشەلەکە داوای ئەو بکاکە ئەگەر کرایش ئەبێ سەرۆگۆزیران لە ئێمە بێ یا فلان وەزارەت لە ئێمە بێ یان ئێمە داڕێژەری پلان و بەرنامەکەی بین بەڕاستی بۆ جۆرە عقلێتەوە تەسەور ناکەم لە حکوومەتی ڕزگاری نیشتیمانیش سەرکەوتوو بێت زۆر باشە حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی ئەکەن کە هەموو لایەکتیایە بەڕاستی یەکسان بن و بڕیاری گەل بێ و بڕیارەکان بەڕاستی حەکیمانە بن بڕیاری سەرپێی و بڕیاری خێرانە بن بەڕاستی. کاکەسە حکوومەتە دەتوانێت دانوستان لەگەڵ بەغدا بکات و هیچ بچڕێ بۆ خەڵکی کوردستان و شت بەدەستبێنێت ئەمە کە ئێستا هەیە ئەم دەسەڵات و حکوومەتی ئێستا هەر حکوومەتێک تەسەورم وایە کە هەمومان لەسەری متتەفق بین و ڕێک بکەوین لەسەری تەسەور ناکەم لەلایەن بەغدا و ئیشکالێک و ئەوەی بۆ دروست ببێت چونکە معلومی بەڕێزیشتە و معلومی بینەرانی بەڕێز و میوانی بەڕێزیشە کە پاش هەموو جەنگ و ناخۆشیەک هیچ حەلێک نییە جگە لە گفتوگۆ و ئەبێ بگەڕێتەوە باری گفتوگۆ جا چه کارە ساتەکان کەمتر بن باشتر و چ زەرەرەکان نێڵین لەوە زیاتر تەشەنە بکەن باشتر چونکە هیچ حەلێک نییە جگە لە گفتوگۆکردن لەگەڵ بەغداد ئەمە لەم دۆخ و لەم بارودۆخی ئێستای واقعەکە وامان پێڵێ نە کۆمەڵگەی نێودەوڵەتیمان لەگەڵە نە ئاستی ناوخۆی وڵاتی هەرێمی کوردستانیش بەڕاستی لەگەڵ ئەوەیە کە ئێمە توانای ئەومان نییە توانای بەرەنگار بوون لە ڕووی واقعی ئێوە ساس و کورد گەڕاوەتەوە بە 2023 ئێستا وڵاجا ئێمە هەرچیەک بڵین لەوانەیە بڵێم میلەت خۆی زۆر بە جوانی واقعەکە ئەبینێ و هەموو لایەکیشمان لە ئاستی خۆمانە واقعەکە زۆر بە جوانی ئەبینین من ئەڵێم ئەم دۆخی کە ئێستا هەمانە ئەگەر ڕای نەگرین و بە حەکیمانە تەعامل لەگەڵ نەکەین دڵسۆزان نێنە پێشەوە بە حەقیقی گەڕاوەتەوە دوای 2023 واتە پێش 2023 کە ئەو کات بەهێزتر بوون بەڵێ بە ئەکیدی زۆر باشە دەوڵەتێکی سەربەخۆ دەست خۆشماوە ساسۆ کاک گزانە ڕۆستای دێمەوە لای بەڕێز بۆی قەدع ناکەم دوو پرسیارە لێ بکەم پرسیار یەکەمەوەی باس لە سیناریۆیەک دەکرێت ئەمە وەکو بەدیل بۆ ئەوەی حکوومەتە بەردەوام بێت و حکوومەتی ڕزگاری نیشتیمانی پێکرێت کە دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم دابەش بکرێت بەسەر سێ دەسەڵاتەکەی کە پەرلەمان و حکوومەت و ئەنجومەنی دادوەری ئەمە تا چەند سیناریۆیەکی متەفیق و سەرکەوتووە لە ئێستایا ئەگەر دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم بگوازرێتەوە سەرۆکایەتی هەرێم هەڵبۆشێتەوە ئۆتۆماتیک کێشەی سەرۆکایەتی هەرێم کات چەندین ساڵ هەر بەردەوامەوە بە چارەسەرکراوی ماوەتەوە حەل ببێت ئەم دەسەڵاتی ئێستا هەیە گوڕێکی دیکەی پێدەدرێت یاخود بەهێزتر دەبێت لەوە ئێستا هەیە وەزائیدەن سەبارەت بە مادەی سەوسل کە بەڕێز باس کرد وتت دەبوو لە ڕابردوودا کورتکاری بۆ بکرایە جێبەجێ بکرایە پێشتر مەسعود بەرزانی لێدوانێکی هەیە کە دەڵێت لە ڕووی واقعیە و مادەی سەوسل جێبەجێ بوو کاتێک پێشمەرگە چوو ئەو ناوچانە بە بڕوای تۆ دەبوو کورد هەر لە سەرەتاوە زەختی لە جێبەجێکردنی مادەی سەوسل بکردبایەوە نەک بە ئەمری واقع ناوچەکان بگێڕێنێتەوە ئێستا ئێمە شەر دەبێت بگەڕێنەوە بۆ ساڵانی ڕابردوو جەخت لە جێبەجێکردنی مادەی سەوسل بکەینەوە بۆ ناوچانە
بەڵێ بێگومان سەرۆکایەتی هەرێم خۆی لە خۆیدا بۆتە بەشێک لە گرفتەکان کە ئێستا قەناعەتێک دروست بۆ ئەمە ئەڵقەیەکی زیادە و هیچ پێویست ناکە لە هەرێمی کوردستان شتێک هەبێ بە ناوی سەرۆکایەتی هەرێم. ئێمە حکوومەتمان هەیە و پەرلەمانمان هەیە، دەسەڵاتی دادوەریمان هەیە. کاتی خۆی سەرۆکی هەرێم لە بەرامبەر پۆستی سەرۆکی کۆمار دانرا کاتێکە بە ئیتیفاقێکی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و لە نێوان پارتی دیموکراتی کوردستان پۆستەکان دابەشکران سەرۆکی کۆمار بۆ جەنابی مام زەلال و سەرۆکی هەرێمیش بۆ بەڕێز کاک مەسعود بێ. ئێستا ئەم پۆستە تەشریفیانە پێویست ناکە بمێنن، ئەڵقەیەکی زیادن بارەکی گران بەسەر خەڵکی کوردستان و ئەسڵەن دەست و پێی حکوومەتی هەرێمیشیان بەستووە لێ ناگەرە حکوومەتی هەرێم کارەکانی خۆی بکە. فەرم و ڕۆڵی حکوومەتی هەرێم چی بوو لە پرۆسەی ڕیفراندۆم تا چەند بەشدار بوو لە بڕیاردانەکە، تەنها ئاداتێکی زێبەجێکرد بوو هیچ حسابی بۆ نەکرا. ئەو هەموو شاندانەکە دەچوو لە بۆ بەغدا، ئەو هەموو شاندانەکە دەچوون بۆ بەغدا شاندی سیاسی و حیزبیان دەنات، تەنانەت ئامادە نەبوو شاردی وزاری حکوومەتیش بدێرن کە ئەمە کاریگەری زۆری هەبوو. کەواتە ئەم سیناریۆی ئێستا دەکرێت بۆ درێژە پێدانی ئەم کابینە حکوومەتە نییە، بەڵکو بۆ دۆزینەوەی دەربازێکە بۆ ئەو بەڕێزەی کە ئێستا پۆستی سەرۆکی هەرێمی بەدەستەوەیە. ئەو چونکە قەناعەتێکی جیهانی هەرێمایەتی ناوخۆی دروست بووە کە چیتر مامەڵە لەگەڵیان ناکرێت. کەواتە بوونی لەم پۆستە کێشەکان ئاڵۆستر دەکا و گەورەتر دەکا و تا ئێستا نزیکی 55 داوای یاسایی تۆمار کراوە لە بەغدا لەسەر بەڕێزیان، کەواتە ناکرێت ئەو لەو پۆستە بەردەوام بێت. داوایانە لەسەر دەبێت دەچێشی بۆ بدۆزنەوە، یان بەخۆی دەستە کار بشێشێتەوە یان پۆستەکەی لە ژێر بکێشرێتەوە، واتە دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم هەڵوەشێتەوە و ئەم ئەرکانێکە لەوێ هەنە دابەش بکرێتە سەر هەر سێ دەسەڵاتی دادوەری و جێبەجێکردن و یاسایی. ئەمە سیناریۆیەک نییە کە حکوومەتی هەرێم دەرباز بکات، چونکە هێشتا حکوومەتی ناوەندی لە بارودۆخێکی وادایە بەداخەوە بە دەسەڵاتدارانی ئێمە وایان لێکرد کە ئەو مەرجەکانی وا فەرز دەکا و ئەو دەڵێ دەبێت چی بکرێ و چی نەکرێ. ئەمە تەنها کات کوشتنە. سەبار بە مادەی 140 هەر ئەم قسەی بەڕێزیان کە لە کەرکووک کردی و وتی مادەی 140 بە شێوەیەکی کردداری ئەمری واقع جێبەجێ بووە، ئەگەر بەو منتقا ڕاست بێ ئێستاش عەرەبەکان پێمان دەڵێن دەی فەرموو ئەو ئێمە گەڕاینەوە وەکو ئەمری واقع، کەواتە مادەی 140 جێبەجێ بوو لە بەرژەوەندی ئێمە. ئەمە هەڵە بوو، ئەمە ڕاست نییە. تۆ لە ڕووی عسکەریەوە لە ڕووی ئەمری واقع و شتێکت فەرز کردووە ململانەی ئێرادەی نێودەوڵەتی و ناوخۆی دەکەی واتزانی مادەی 140 جێبەجێ بۆ بیر لە لێکەوتە یاساییەکانی ناکەیەوە. ئەم پێم وابوو ئەو شەڕێکە کردیان بۆ ڕیفراندۆم، ئەو جددیەتی بۆ ڕیفراندۆم ئەنجامدرا، ئەو کێشەی لەسەر ڕیفراندۆم دروستکرا، ئەگەر بۆ مادەی 140 کرابایە هەم پشتیوانێکی نێودەوڵەتیمان دەبوو، هەم مەنتیقێکی تێدا بوو، هەم محکەمەی ئیتیحادی لامان بوو، هەم لایەنە معتەدیلەکانی عێراق لەگەڵ دەبوون کە کار بکرێ بۆی مادەی 140 جێبەجێ بێ، چارەنووسی ئەو ناوچانە یەکلا بێتەوە هەتاکەی بە ناوچەی کێشە لەسەر بمێنن، هەتاکەی دانیشتوانی ئەو ناوچانە باجی ململانە سیاسەکانی لایەنەکان بدەن لەسەر پەیوەندی ئەم ناوچانە بە هەرێمەوە بێ یان بە بەغدا بێ. بەڕاستی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەرەکانیان لە بەغدا لە دەستگا تەنفیزیەکان نەیان توانی کارێکی جددی بکەن بۆ جێبەجێبوونی مادەی 140. ئەمە زیانێکی گەورەتری لێدەن. ئێستا دەبێ ئێمە ینی ڕەجا و تکا بکەین مادەی 140 جێبەجێ بێ لە بارودۆخێکدا کە هیچ لە بەرژەوەندی کوردانیە، هیچ مسۆگەریەک نییە کە لە کاتی کارکردن بۆ جێبەجێکردنی مادەی 140 ئەو ناوچانە بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان. زۆر باشە دەستخۆش مامەساسۆ دێمە لای بەڕێز ئەو حکوومەتی ئێستا تەنانەت توانای دابشکردنی مووسەی نیە بۆ و نیزامی کە خۆی دروستی کردووە بە نیزامی پاشەکەوتکردنی مووسەی فەرمانبەران بەشێکی گەور لە سەرچاوی داهاتی خۆی کە نەوتی کەرکووک و ناوچەکانی دیکە بوو لە دەست داوە. باشە گەر حکوومەتی ڕزگاری نیشتیمانی پێک دێکاتە بەهێزەکانی حکوومەتە چی ئەبن بەدەستیەوە کە بەدەستیم حکوومەتی ئێستاوە نین؟ ڕاستەکەی وە گوتمان ئەمە بەدیلی ئەو حکوومەتە بێ کە هەموو ئەو شکستانی کە بەسەر کوردستانە هێناوێتی و هەموو ئەو کێڵگەنەوتەیانی کە ئێستا کەوتونەتە ژێردەستی
حکوومەتی اتحادیەوە لە چەند ڕۆژی داهاتوو شاگەر وەزعەکەوا بڕوا بەردەوام بێ گومانی تەواو هەیە لەسەرەوەی کە سەرجەم ئەوانەی دیکەش بکەونە ژێر دەستەوە بۆیە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی حکوومەتێکی واقعیە کەواتە لەگەڵ واقعێک تەعامولەکە کە پێش خۆی وێرانە کراوەوە جێ هێڵراوە بۆیە ناچارە بێ وەکو باسمان کرد دەست بەرێ بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدایە یعنی حلێکی تری نییە جارێکی تر میلەتە ناتوانێت ئەم حکوومەتە ڕوبەڕووی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی میلەت جارێکی کە وەکو کابینەی پێشوخۆی ڕوبەڕووی چی بکاتەوە شەڕ بکاتەوە لەگەڵ حکوومەتی اتحادیە لەگەڵ ئەو هێزەی کەوای ئێستا لە هەوای خۆیەتی و هەست ئەکا کە ئێستا بەڕاستی بەتەڵی گۆڕەپانی عێراق و جیهانی شەوە هەموو دنیا ئێستا لە بەرژەوەندی عێراق و حکوومەتی عێراقی ئیشەکەن بۆیە ئەو حکوومەتە بە دەرەجەی ئەساس تەنها ئەتوانێت موفق بێ لە گفتوگۆکردن و لەوەی کە حەلی کێشەکان و چارەسەری کێشەکان کە بەو شێوەیە ئەگیناوەکو ئەوەی کە دەست بەرێ جارێکی کە پەنابەرێ بۆ شەڕکردن یاخود بەرەنگاربوونەوە حکوومەتی عێراقی ئەمە کارێکی قورسە بەڕاستی کاگاسوکاتی بەرنامەکەم تەواو بووە گەر سەرنجەکانی کۆتایی ینی کاتێکی کەم ماوە سەرنجەکانی کۆتایی خۆت بڵێەوە زائیدەن پێگاتی ئەو حکوومەتە دەبێت چۆن بێت چ جیاوازیکەینم حکوومەتی ئێستا دەبێت جیاوازەکانی چی بن بۆ ئەوەی سەرکەوتوو بێت لە کارەکانی وەڵام دەرەوەی داخوازەکانی خەڵک بێت لە ئێمە حکوومەتی ڕزگاری نیشتیمانی کە پێکات لە 41 وەزارەت یا 42 وەزارەت بەڕاستیەوە بە تەکیدی موفق نابێ ینی ئەبێ کابینەیەکی بچووک بێ وەکو باسم کرد واروەها بە شێوەیەک بێ کە لەو بەڕێزانش بەشدار بن و دەرەجەی ئەساس ئەوانە پێکی بهێنن کە لە ڕیفراندۆمە بەڕاستی مووقیفی حەکیمانەیان هەبووە مووقیفێکی بەتوانا و ڕێکوپێک و قسەکانن تەواو ڕاست دەرچوون و دەریشکەوت مەسەن خبرەی سیاسیان زیاترە لەوانی دیکە بۆیە بە ئەکیدی ئەمانە ئەبێ قسەی باڵیان هەبێ لە پێکێنانیدا و هەروەها نوێنەرایەتی باڵیان هەبێ و هەروە لە سەرجەم وڵایەنانی دیکەشکەوە بە شێوەیەک لە شێوەکان دەوریان نەبووە لە پەرلەمانە یاخود قائیمەی ئەوەن کە پێگەیەکی جەماوەری باشیان هەیە بەڵام لە کابینی وزاری و کابینی حکوومەتیە دوور خراونەتەوە یا ئەوە تا بەشدار نەبوونە ئەوانش بە هەمان شێوە بەشدار ببن و دەستەیەکی سەرکەوت و موفق دروست بکرێت ئەگینا بەڕاستی ئەگەر بمانەوە بە هەمان کابینەی پێشوو تەنها دەموچاوەکان بگۆڕین و هەروە بە هەمان پێک هاتە و بەشبەشەی حیزبی کار بکەینەوە بەڕاستی شکستەکان یەک لە دوایەک زیاترە بێ و هەروە وەک ئەو نەخۆشەمان لێدێکە لە حاڵەتی سەرەتانە خوا نەکایەخوا بەڵام پێوەی ئەڕوا وردە وردە هەتا ئەخیر حەلی ئەبا و هیچ چارەسەرێک نامێنێ ئومێدەوارین کە وەزعی کوردستان نەگاتە ئەو دۆخەوە سیاسەکان حەکیمانە بیرکەنەوە ساس و بەشێکی گەورەی کێشەکان و لێکەوتەی ئەو دۆخە و لێکەوتەکانی ڕفراندۆم ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێم بوو ئەم کێشە پەیوەندیدارە بە مادەی 140ەوە کورد ئێستا بگەڕێتەوە بۆ پێداگیری لە جێبەجێکردنی مادەی 140 لە مادەی لە ڕووی واقعیەوە جێبەجێ دەکرێت کورد دەتوانێت فشار بکات بۆ ئەم مادەیە جێبەجێ بکات لە ئانی ئێستادا بە دووری ئەزانم بەڕاستی چونکە ئێمە بە حقیقت ئێستا لە فەلسفەی بەغداوە تەماشاکردنیان بۆ ئێمە و بۆ بوونی ئێمە تەماشاکردنێکی زۆر لاوازانەیە بەڕاستی و هەروەها بە شکست خواردووی جەنگیش حسابەکرین بە ئەکیدی لەبەر ئەوە من پێم وانییە ئێستا بتوانین داوای ئەوە بکەین کە مادەی 140 جێبەجێ بکرێت و هەروە لە بەرژەوەندیشمان تەسەورەکەم نابێکە بۆچی لە بەرژەوەندی کوردانی ئێستا جێبەجێکردنی مادەکە لەبەرەوەی تا ئێستا لە عێراقا گەر تەماشا بکەیت لە ئەو ناوچانی دەستگیر دەستی بەسەرا گیراوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە ڕێگە نادرێ بوونی کوردی بەڕاستی هەتا تەنانەت باس لەوا کرێت کە جلوبەرگی کوردیش لە هەندێک شوێن قەدەغە کراوە چۆن دێتەوە جارێکی تر ئەخوێنێتەوە بەم شێو بەم عەقڵێتی ئێستا و دائەنیشێ لەگەڵت بەوەی کەوا بێ مادەی 140 بۆ جێبەجێ بکەوە لە بەرژەوەندی تۆ دەربچێ بۆیە بە ئەکیدی من وای نابینم کە لە بەرژەوەندیمان بێ ئێستا باسی مادەی 140 بکرێ بەڵکو پاش ئاساییکردنەوەی دۆخەکە و ڕێکوپێکردنەوەی بارودۆخەکە وە گەڕانەوەی نیسابەکان بۆ حاڵەتی خۆی ئەو کاتە ئەتوانرێ لەگەڵ عێراقا باز لە ئەو کێشە و چارەسەری ئەو کێشانە بکرێت بۆیە من وا دەبیرم بۆ خەڵکانێکیش کە نزیکن لە دۆخەکەەوە بە حەقیقی لیان ئەخوێنرێتەوە باس لەوە دەکەن کە ناتوانرێت لە حاڵەتی ئێستادا ئەوە ئەنجام بدرێ چونکە تەعاملی بەغدا لەگەڵ ئێمەیە بە تەعاملێکی زۆر زەعیف و هەروەها بە جگە لەو حکوومەتی ڕزگاری نیشتیمانی کە ئێمە باسی دەکەین باز لە زەرورەتی هەبوونیت کرد بەڕێزت کورد نوێنەرایەتی و پێکاتی لە بەغدا هەیە ئەمان دەتوانن چی بکەن کیانی کوردیە خود نوێنەرایەتی کوردی لە بەغدا لەو ئاستا ئێستا بتوانێت فشار بکات بۆ ئەوەی خواست و داواکاریەکانی کورد بەدی بێت
ئەوە جەنابی مامۆسازانە لەوەی خۆی لە ناواقعەکە توانێت زیاتر وەڵام باتەوە بە وەڵامەکەی واقعیتر بێ بەڕاستی بەڵام ئەوەی لە ئێمە دیارە ئەکید ئێستا نوێنەرایەتی کورد لە بەغدا بەڕاستی باجی هەڵەی کەسانێک ئەدەن کە زۆربیان ئەندام نین بە حقیقت و دەستیان لەم هەڵەیەدا نیە بەڵام خودی پەرلەمانتارە بەڕێزەکانمان لە دۆخێکی محریج و ناڕەحەتان کە و باز لە زۆرینەی سیاسی و بڕیاردان خۆتان ئاگادار بێت کە دەدرێ بە زۆری نەدەدرێ. کاتی بەرنامەکەم تەواو بوو. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئاستۆ حەمەشین مامۆستای کۆلیژ یاسا هەروە بەڕێز مامۆستا کاکزانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق و دیارە بەڕێزی شارەزای قانونیش و کە لەگەڵمان بوو. بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوە تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم و خواتان لەگەڵ بێت.